بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم لە زنجیرە پرسیارەکانی کە پێغەمبەری خودای گەورە صلی الله عليه وسلم وڵامی داوەتەوە فرمودەیەکی ترمان هەیە ئەتەدرون ما العضة. پێغەمبەری خودای صلی الله عليه وسلم فرموویەتی ئایا ئێوە ئەزانن عضة چییە؟ ئەتەدرون ما العضة. ئەوانیش فەرمویان خوای پەروەردگار و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زاناترە. فرمووی العضة نقل الحديث من بعض الناس إلى بعض ليفسدوا بينهم. واتە قسەهێنان لە هەندێ کەسەوە بۆ هەندێکی کەس بۆ هەندێکی تر بۆ ئەوەی نێوانیان تێک بچێ و ئاژاوە بنێنەوە. العضة النەمیمە واتە قسەهێنان و قسە بردن کە ئەمەش کارێکی زۆر گەورەیە، گوناهی تاوانێکی زۆر گەورەیە کە بەندە یاخود مسلمان ئەنجامی بدات. ئەم فەرمودەیە لە سلسلە صحیح بە ژمارە 845 هاتووە داواکاری لە خوای پەروەردگار کە دوورمان بخاتەوە لەو کە تاوانە گەورەیە و سوودێکی باشتان لەم فەرمودەیە وەرگرت بێت. والسلام عليكم ورحمة الله وبركاته.